ڕووداوێکی هاتوچۆ هەمووان خەمبار دەکات دیارە ئێوارەی ئەمڕۆ لە سەر ڕێگای کەرکووک سلێمانی لە گەڕەکی دەروازە ئۆتۆمبیلێکی بار هەڵگر با خێرایەکی زۆرەوە دیارە لە سلێمانی و دێتە نێو سنتەری شاری کەرکووک و بەهۆی تیژڕۆیەوە کۆنتترۆلی خۆی لە دەست دەدات و خۆی دەکێشێت بە 35 ئۆتۆمبیل داوە بەهۆی ئەو ڕووداوەوە 6 کەشتیان لە دەستداوە و 29 کەسیش بریندار بوون دیارە دەمەوێت ناوی ئەو کەسانە بخەمە ڕوو کە لە ڕووداوەکەدا بەداخەوە جانە نەدەستداوە. یەکەم ئالین یوسف تەمەن 2 ساڵان، ڕوو ئاسەیف دایکی ئالین تەمەن 35 ساڵ، یوسرا حوسێن تەمەن 52 ساڵ، ئەمەل ساڵح تەمەن 6 ساڵ، جاسم محەممەد تەمەن 35 ساڵ کە شۆفێری ئۆتۆمبیلە با هەڵگرەکەی کە کارەساتەکەی ناوەتەوە، ژیان عادل تەمەن 46 ساڵ فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەم ناوانەی کە خوێنمەوە لە ڕووداوە هاتوچۆکەی سەر ڕێگای کەرکووک سلێمانی جانە لەدەستداوە و 29 کەسیش ئێستا لە نەخۆشخانەکانی کەرکووک چارەسەری پزیشکی وەردەگرن و هاوکات لە کاتی ڕووداوەکەدا 35 ئۆتۆمبیل با تەواوی زیانیان پێگەیشتووە و چەند ئۆتۆمبیلێکیش لە ساتی ڕووداوەکەدا سوتاون و ئەم ڕووداوە ڕووداوێکی تەواو دڵتەزێن و ناخەشێن بوو بۆ کەرکووک و کەرکووکیەکان.